دونێ بە چل دقەی 13 میلیۆنمان کۆ کردەوە ئەوڕۆ ئینشاءالله زیاترە. لە دوای لافاوەکەی قەزای چەمچەماڵ و دەوروبەری ئیدی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان دەستی پێ کردووە لە هەولێریش لە زۆربەی گەڕەکان و شوێنە ڕسمیەکان کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری و کۆکردنەوەی پارە بۆ زیان لێکەوتوانی خەڵکی چەمچەماڵ و نەحەی شۆڕەژەست پێ کردووە. من ئێستا لە سەر شەقامی هەولێر مووسڵم کەمپینی کۆکردنەوەی کۆمەک بۆ شاری چەمچەماڵی خۆشەویست لەلایەن هونەرمەند فاقیر هەریدیەوە. کاک فاقیر سلااو لێبێ چاوت ماچکەم ناوی هەمویان تێکە چێت کەمە داپیری و خوشی و پلچی و هەمویان ئینشاءالله خێرەکە هەمویان دەگریتەوە قوربانی چاوت ما باید نەحلاکە. کاک فاقیر دەمێت بزانم لە کێوە دەستان بە کۆمەکە کردووە تاکەیش بەردەوام دەبن سبەی نێژ ئاخیر ڕۆژمانە بەردەوام دەبین ئینشاءالله دووسبەی کەمپینەکەی دەگەین ناوێندەر ئەو شتەی وەرمانگرتیا تەسمیلی چەمچەماڵەکەن ئینشاءالله. باشە جیا لە پارە چیت کەش وەردەگرن بەس پارەی وەردەگرین لەگە ئەشیای نوێ بۆشای کۆنە وەرناگرن کۆنە نابی دەبینەوە چێ مستعمل کۆنە هەیە هەر گونا عبارکەی لە سیارە کاک یعنی هەر بەرگەوە ناگە ئێستا بەتانی هەیە کۆن چی بخۆیدا دەنا کاک داوام بە خەڵکشتی ئەگە هیناشتی نوێیان لۆ بینن لۆ چەمچەماشتی نوێ بینین نوێش نەبی دەستی دووبی نەک کەون باشە تاوەکو ئێستا چەندتان کۆ کردوێتەوە کوپارە کەلوپەلەکانیش دونێ بە چل دقەی 13 میلیۆنمان کۆ کردەوە ئەوڕۆ ئینشاءالله زیاترە. باشە کەلوپەلەکان تاوەکو ئێستا چەند هاتووە لەکوێ کۆی نازانم لە مەخزەنیە هەموو بەس دەینن دادەنێن لە پشت مزگەفتی عەتیقانیە. باشە کاک فاقیر تا چەند کۆکردنەوە کۆمەکانە سوودی دەبێت ئەتوو بە چاوی خۆت سەردان بە چاوی خۆت خەڵکی چەمچەماڵت بینی سەردانی چەمچەماڵ دانم کردیەوە ئێران بووە ئینشاءالله ئەمە لە هەولێر بنایوانین. ئەو سیرۆکە چێ لە چەمچەماڵ هەرگیز بیر نەچێتەوە کە بینیت وەڵڵا وێران کاری ئەو ماڵ هەبوو دەرزیتیان نەمابوو لەوەی زیاتر ماڵ هەبوو جلکیان نەبوو خۆ بگۆڕن لەوەی خراتر یعنی دەرەجەیە کابرا پێشمەرگە بوو پێشمەرگە بەخۆی وەزعی خراپە ئەس پێشمەرگەش بی هیچ لە ماڵی نەمینێ کو جەرگژان ناکە وڵا جەرگژان دەکە ئەمە لە هەولێر پێیان دەڵێ ئێمە برایانین و ئەمە لە پشتیانین و هەولێر لە پشت هەموو شارەچیە هەولێر یعنی مەردایەتی کوردایەتی تەبایی ئاشتی هەولێر پشتی هەموو شارەچە بێ فەرق و جیاوازی. باشە کاک فاقیر دەبێ بازەوە بکەم دەڵێن هەر کاتێک لە هەر شوێنە کەسێک لێ دەقەومەیەدی فاقیری دەگاتە فریای دەگاتش چی وای لێ کردووی ئاوا بە حەماس بی بۆ خەڵکی کوردستان ئەو خەڵکە وای لێ کردومە ئەو خەڵکە کە منی گەورە کرد خوا بەس خوا گەورەیە بەس خوا هیچ کەس بەس خوا لە هەموو کەسش گەورەت لە هەموو شتەچی لە کەون و کائینات خوای گەورە لە هەموو کەسش گەورەتە بەڵام کە خەڵک گەورەیان کردی و ناودار بووی ناوبانگەکەت لە پیاوەتی سەرفکە لەو تەسویرانە سەرفکە لەو کۆکردنەوەی سەرفکە نەک لە شەڕە جوندان و قسەی قۆڕ و خەڵک پێت پێ بکەنی. زۆر باشە کاک فاقیر دەست خۆش بێت ئەوەی جۆتان لێ بۆ قسەی هونەرمەند فاقیر هەریدیەکە و بازەوە دەکاتن لە دوێنێەوە دەستیان بە کۆکردنەوەی کۆمەک کردو تاوەکو بەیانیش بەردەوام دەبن جیا لە پارە بابەتی کەلوپەلیش وەردەگرن بەڵام تەنها کەلوپەلی نوێ وەردەگرن داوا لە خەڵکیش دەکات کە کەلوپەلی کۆنا وەرنەگرن. مامەجان سلااوت لێ بێت چۆنیت بەنیازی پارە ببەخشی بەێ چی وای لێ کردی وەڵا هەستی خۆمە چی تێ بۆ خەڵکی لیان خەڵماوە لە چەمچەماڵ هەر حەزما لێ هەموو ماڵەکەمان بەشداری لە گەروانیت بکەوە چیوانەوە خۆمان بەخشین لە بۆوان. زۆر باشە دەست خۆش بێت مامەجان زۆر سپاس. ئەوەی هەیە لێرە لە شەقامی هەولێر مووسڵ بە دیاریکراوی لە نزیک پارکی شەید سامی عەبدوڕەحمان لێرە بە مانتۆڕ و بە ئۆتۆمبیل و بە تاکسی و بە پاس و بە هەر جۆرە ئۆتۆمبیلێک کە بێرە دادێت من بە چاوی خۆم بینیمە و پارە دادەنێن بۆ خەڵکی لێ قەوماوی سنووری قەزای چەمچەماڵ و نەحەی دەوروبەرەکانی.